بەڕێزان من وسامە ئەحمەدم ئەمڕۆ بە کورتی پێداچوونەوەیەک دەکەم بۆ فیلمی Reminiscence یاخود بیرکەوتنەوە. طبعاً بەم دوایانە بەتایبەت لە مانگی هەشت کۆمەڵە فیلمێکی زۆر هاتوون، هەندێکیان هەوڵ دەدەم کە ریڤیویان بۆ بکەم بەتایبەت ئەوانەیە کە تا ئاستێک سەرسامکەر بوون یان بەگشتی ئەو فیلمانەیە کە چاوەڕوانی زۆریان لێ دەکرا ئەو فیلمانە هەوڵ دەدەم کە ریڤیویان بۆ بکەم. یەکەمی ئەم فیلمانەش بریتە لە فیلمی Reminiscence کە لە HBO Max پەخش دەکرێت، هەروەها بەرهەمەکەش خودی وارنەر برۆزە. طبعاً ئەم فیلمە ستۆریەکی زۆر جیاوازی هەبوو، لە ترێلەرەکە پێدەچوو کە فیلمێش تۆزێک معقد بێت بۆیە چاوەڕوانیش زۆر لێ دەکرا. چیرۆکی فیلمەکە باس لە داهاتوو دەکات کاتێک جیهان زۆربەی ژێر ئاوکەوتووە و ئەوەش کەماوە زۆر گەرمە، واتە خەڵکەکە ناچارن کە بە شەو کار بکەن لە جیاتی ئەوە ڕۆژ بخەون. بەڵام چیرۆکی فیلمەکە لەبارەی ئەمەوە نیە، بەڵکو لەبارەی ئامێرێکەوەیە کە ئەو ئامێرە وا دەکات خەڵکەکە بستنەوە بیرەوەری خۆیانە ئەو بیرەوەریانێک کە هەیەە لەوێ بژین. چیرۆکەکە ئەو کات دەست پێ دەکات کاتێک پاڵەوانی فیلمەکە کە خودی ئامێرەکە هی ئەو پاڵەوانەیە واتە بەڕێوەبەری ئامێرەکە ئەو پاڵەوانەیە ئافرەتێک دێتە لای تا بیرەوەریەکانی ئەوی بۆ پیشان بدات. کاتێک ئەو ئافرەتە دێتە لای ژیانی ئەو کابرایە دەگۆڕێت و لە دواتریش تێکەڵ بە چەتەکان و تێکەڵ بە چەند ڕووداوێکتر دەبێت کە پەیوەندیان بەو ئافرەتەوە هەیە. بە پشێوەش چیرۆکە بنیادەنرێت چەندان بابەتی وەکو نهێنی ئامێز و ڕۆمانس و تاوانکاریش تەنانەت لەناو فیلمەکە بەدی دەکرێن. طبعاً دەتوانم بڵێن فیلمەکە تێکەڵەیەکە لە وێستوۆرد، بلەید رەنەر، ئینسەپشن. فیلمەکە وەکو ئەوانە ئاڵۆز نییە یاخود وەکو ئەوانە بە جوانی بەرهەم نەهاتووە، بەڵام لە هەندێک تایبەتمەندیەکانی زۆر لەو فیلمانە دەچێت. بۆ زانیاریشتان دەرهێنەری ئەم فیلمە دەرهێنەری بەشێکی وێستوۆرد بووە، هەروەها بەرهەمهێنەری وێستوۆردش بووە، هەروەها یەکێک لە بەرهەمهێنەرانی ئەو فیلمەش برای کریستۆفەر نۆلانە کە جۆناثان نۆلانە کە ئەویش خۆی وەکو کریستۆفەر نۆلان ناسراوە کە فیلمەکانی تۆزێک معقد و ئاڵۆزن. زۆر لەبارەی فیلمەکە بەدڵما بیرۆکەیە. بیرۆکەی فیلمەکە زۆر نایبە کە تۆ ئامێرێک هەبێت لەڕێی ئەو ئامێرەوە بیرەوەری خەڵک بخوێنرێتەوە و خەڵک بتوانن بستنەوە ناو بیرەوەریەکان و بژینەوە لەو بیرەوەریانە. ئەمەیان زۆر جوان بەتایبەت کە باس لە داهاتوو دەکات کە خەڵک لە داهاتوودا زیاتر حەز بەوە ناکە کە لەو داهاتوودا بژین، بەڵکو زیاتر حەز دەکەن بگەڕێنەوە بۆ ڕابردوو بۆ بیرەوەریەکانیان، واتە ئەو ڕابردووی کە هەیەە بلایەنەوە خۆشترە لەو داهاتوی کە ئەوان تێدا دەژین. لەروی سینەماتۆگرافی و دەرهێنانەوە هەردووچیان بەڕاستی زۆر جوان بڕاستە. ئەمە یەکەم ئەزمموی ئەو دەرهێنەرە بوو لە فیلمدا، بەڵام زۆر جوان کرابوو. هەندێک بابەتەکان بەتایبەت ژێر ئاوەکە زۆر جوان بوویان، بەگشتی بابەتەکانی کامێرامانی و دەرهێنان زۆر جوان بوون. و لە هەمووشی گرنگتر ئەوە بوو کە مۆسیقای ئەم فیلمە ڕامین جەوادی داینابوو کە بەرهەمهێنەری مۆسیقای گێم ئۆف ترۆنسەکە بەڕای خۆم ئەگەر باشترین مۆسیقاژەنی فیلمەکان نەبێت یەکێکە لە باشترینەکان و لە ڕیزی هانزیمەر و هێلدۆر گونداتیر و ئەوانەوە دێت. یعنی بەڕاستی بۆ ئەمەش مۆسیقایەکی زۆر جوانی کردبوو، زۆر نایابوو، زۆر باش لەگەڵ فیلمەکە و حماسەتی پێدەدات و لە هەمان کاتدا لەگەڵ تۆنی فیلمەکەش دەگونجا. بابەتی شتێکە لە فیلمەکە بەدڵم بوو، ڕاستە لەمەیان هەندێک لە ڕەخنەگرەکان بەدڵیان نەبوو، بەتایبەت هەندێک لە ئەکتەرەکانی تر، بەڵام بەگشتی بەڕای من ئەکتەرەکان زۆر باش بوون. لەوانە هیو جاکمان و ڕێبیکا فەرگسن بەڕاستی ڕۆڵێکی زۆر جوانیان جێڕا کە ئەو دوو کارکتەرە پێشتر لە فیلمەکانی تر پێکەوە بینراون. هەردووشیان کەسایەتی زۆر ئیمۆشناڵ واتە دەتوان تێکەڵ بە حاڵەتە ئیمۆشناڵەکان و حاڵەتە جددیەکان بن. ینی بەڕاستی پێم وابێ ئەو بابەتێک کە پێیان درابوو لەم فیلمە بە ئیتقانی و بە جوانی گەیاندێ. لە هەمان کاتدا تاندی نیوتن زۆر خەڵک گوتیان کە ئەمەیان لە ڕووی ئاکتینگەوە زۆر باشنە و بەڵام من پێم وایە زۆر جوان چوو بۆ ناو کارکتەرەکە لەبەر ئەوەی کارکتەری ئەو کارکتەرێکی درامایی بوو. ڕاستە لە وێستوۆرد کارکتەرێک بوو زیاتر درامای پێوە نەبوو، زیاتر ئەکشنی هەبوو، بەڵام لەمە پێم وابێ دراماکەشی زۆر جوان گەیان بوو. ینی من خۆم وەکو ئاکتینگ بەدڵم بوو. ئەوەی زۆر لەم فیلمە بەدڵم نەبوو ڕۆمانس بوو، بە تایبەتیش ئەو ڕۆمانسێک کە لەگەڵ کارکتەرەکان نەدەگونجا. یەکەم شت عاتە فیلمە ڕۆمانسیەکان خۆشە کە هەستی بینەر بجوولێنن، بەڵام بەداخەوە لێرە هەست ناکرد کە وا لێ بکات کە تۆ حەست بەو پەیوەندی بێت کە لەنێوان ئەو دوو کەسایەتە ڕوودەدات. شتێک نەبوو کە تۆ پەرۆشیت هەبێت بۆی یاخود حەز بکەیت کە ئەو دوو کەسایەتە بەیەک بگەن. ینی ڕۆمانسەکە زۆر بە جوانی پێنەدەگەیشت، زۆر بە جوانی دروست نەدەکرا کە هەست بکەیت بەڵێ ئەوان دوو پەیوەندی خۆشەویستی زۆر بەهێزیان هەیە لەنێو. لەلایەنش ئاکتینگ و ڕۆڵجەرانەکانی لە بابەتە ڕۆمانسیەکان زۆر باش نەبوو. خۆی لە فیلمە ڕۆمانسیەکان زۆر باشە کە ئەکتەرە لاوەکە هەڵبژێردرێن، بەڵام ئەم فیلمە لەلایەک میستری بوو، نهێنی ئامێز بوو، تاوانکاری بوو، لەلایەشتریش ڕۆمانس بوو. ئەو دوو بابەتە زۆر زەحمەتە بەیەک بگەێنرێن و ئەکتەرێک پەیدا بکرێت کە هەردوو بابەتەکە بە جوانی بگەێنی. هەرچەندە وەک گوتم هیو جاکمان و ڕێبیکا فەرگسن ڕۆڵەکەیان زۆر بە جوانی جێڕا، بەڵام بەداخەوە بەتایبەت لە حاڵەتە ڕۆمانسەکان پێم وابێ ئەگەر ئەکتەرەکە تۆزێک گەنجتر با، تۆزێک ئیمۆشناڵی زیاتر پێوە دیار بە،
باشتر دەتوانی ئەو بابەتانە بگەینێت. ئەوەی زۆر جێ ڕەخنە بوو و زۆریش سیر بوو لە فیلمەکە، خۆشم بەڕاستی بەلامەوە سیر بوو، هەرچەندە دەتوانم بڵێم وەکو کێشەیەکی وای بۆ دروست نەکردم، بەعکسەوە دەتوانم بڵێم هەندێک حاڵەت چێژی زیاتری پێدا بوو، بەڵام ئەوەی سیر بوو ئەوە بوو ئەو لافاوە کە لە دەرەوە ڕوویدەدا هیچ کاریگەری بەسەر ژوورەوە نەبوو کە ژووری بیرەوەریەکان بوو. یان دەمان بینین لە ژوورەوە بیرەوەریەکان سەیر دەکەن، ژوورەکانی تریش کە چەتەوە ئەوانەی لێبوون یاخود باڕەکە کە شەڕێک لەوێ ئەنجامدرا، دەمان بینی لەوێ ژیانێکی ئاسایی بەڕێوە دەچێت، بەڵام لە دەرەوە لافاوە کاساوە شارەکە ژێر ئاو کەوتووە. یان نەمان دەزانی هۆکار و پەیوەستی ئەو ئاوە ئەو لافاوە چییە بەسەر فیلمەکە، ینی ئەو لافاوە ئەو ڕووداوێک کە لە داهاتوودا ڕوویدا بوو هیچ کاریگەری بەسەر پلۆتی فیلمەکەەوە نەبوو. بابەتێش تریش کە بەلای منەوە تۆزێک ئالۆزی دروست کردبوو، نەک ئالۆزی ئەوەی کە لە چیرۆکە تێنەگەیت، بەڵکو ئالۆزی لە شێواز داڕشتنی چیرۆکە، واتە چیرۆکەی پەرت کردبوو، هەندێک جار چیرۆکە لای دەدا، ئەویش زۆری کارکتەرەکان بوو. یانی لە خۆڕا هەندێک کارکتەر بە دەردەکەوتن لە چەتەکان، لەوانی تر یانی زۆر جار کارکتەر دەردەکەوتن بەتایبەت لە چەتەکان، زۆر کارکتەر داتنە ناو فیلمەکە کە پێویست نەبوون بۆ چیرۆکی فیلمەکە و ڕوونیش نەدەکراوە کە ئەوانە کاریان چییە لەوێ، ئەوانە چ پەیوەندیشیان بە فیلمەکەەوە هەیە، تەنها زیادە بوون، واتە مەبەستی ئەو کارکتەرانەمان نەدەزانی. ئەمەشان دووبارە کێشەیەکی دروست کردبوو بۆ فیلمەکە کەوای کردبوو تۆزێک لە ئالۆزی بچێت، ینی تۆ نەدەزانی ئەو کارکتەرانە ئیشیان چێ لەناو فیلمەکە. لەگەڵ ئەوەشدا پێم وایە لە چێژی فیلمەکەکەم نەبووە، هەرچەندە بەشێکی ڕەخنەگران فیلمەکەیان بەلاوە فیلمێکی خراپ بوو، بەشێکی بەلایەنەوە چێژبەخش بوو، بەلایەنەوە فیلمێکی باش بوو، بەڵام من خۆم پێم وایە فیلمێکی باش بوو. چاوەڕێی ئەوەی لێ مەکەن کە فیلمێکی زۆر نایابێتی چێک بێت لە باشترین فیلمەکانی ساڵ، نەخێر، بەڵام فیلمێکە پێم وابێ ئەگەر سەیری بکەن چێژی لێ دەبینن، کاتێکی خۆش بەسەر دەبن. من خۆم حەف لەدەم بەم فیلمەداوە، پێم وایە فیلمەکە ئەگەر سەیری بکەن لێی پەشەمان نابنەوە. من وسام ئەحمەدم، سوپاس.